ئەرکەکە لێرە دەست پێ دەکات ڕاستی دەبێت هەمووی هەڵبخرێ هەمووی داتەکێنرێ 2000 و 3000 ئەو کونجە دیسان ببێژرێتەوە نابێ پیس بێ چونکی ئەوە دەدرێت بە هاوڵاتی هەر هاوڵاتی دێخواتەوە ناکرێت و شتێکی پیس تەسمیلی میلێتەکەی خۆت پێ ڕاستی بەیانیان زۆربەی سەعات 6 بەیانی هەڵەستین دەی درونجایی ئەو کەسە بێ بە هەرەوەست کۆمەڵک دۆست و برادەر و کۆ دەبینەوە و ئەو کەسە بۆی دەدروین بۆی دەچێشینەوە شوێنێک جا ئەو شوێنە جادەی قیڕا ئەگەر بەتاڵ بێ یان هیوایە لەسەر نایلۆن ڕۆی دەکات زنبيله بينا بينا وفقرة زي بينا ها بابا ها باخچێکی زۆرمان هەیە باغێکی زۆر لە هەنار و سپیندار و شتانەمان هەیە سەرمانجی دیە ئەمنێک بەخۆم ئەو باخچەم بەرهەم هێناوە باخچەی هەنار هەناران لێ دەکەینەوە و لەجارەبەوە فرۆشتنە یاخود سەرکەکردنە یاخود شەربەتە زۆر بابەتی تێدا دروست دەبن وەکو سرکەشی بەحسم کرد سرکەیە شەربەت هەنارە هەنار یاخود لۆ بازارکردنەیە با بینە بازاڕی فرۆشتن ئێستا وەختی هەنار لێکردنەوەیە لێ دەکەینە سرکە دەکەینە شەربەت لێو بڕمەی بەکاردێ لە زۆر شتی کە بەکاردێتن هەمووی دەکەینە دەبینەوە مارە ئێستا وەختانە دادەکوتین ئەدە هەیە بەمەج ئامێری دادەکوتی هەیە لە مارە دادەکوتین ئەمە جاروی ئافرەتان هەموو خڕدەبینەوە لە مارە خۆ بەخۆی دادەکوتین زۆر خایەنترە لە مارە جاروی دادەکوتین بۆ ئامێرش خایەنە بەس بێماندی بوونترە La verdad es que yo siento un montón la gente que viene, nos da donaciones, y ya no solo el dinero, sino que mucha gente viene con sacos de pienso, camas, toallas, lo que sea que encuentran que puede servirnos, nos lo trae. Y eso te da una sensación de agradecimiento, de decir, joder, qué guay, que te encuentras algo en casa y piensas en los perros y en traérnoslo. Y que eso es lo que les salga de dentro, es muy guay. Una rescata a los perritos y la otra los rehabilita. Nosotros somos voluntarios, venimos aquí a Madrid a darles visibilidad para que salgan en adopción, recaudar dinero para que nos ayuden. Eso es lo que hacemos los voluntarios de aquí. La gente nos ayuda bastante, aquí salen bastantes ayudas, salen bastantes adopciones. Tenemos gente que ya nos conoce y nos trae comida, nos trae medicinas.